لە قوتابخانەی بانەوە سڵاوی خوای گەورەتان لێبێت. ساڵانە ئەم ساڵاتی بەیەکی سێڵ بەڕێوە دەچێت قوتابیەکان لێرە خواردن دەینن و هەموو دەفرۆشنەوە میوانەکان و دایکراوەکان و پارەکان دەبەخشین بە توشبوانی تەلاسیمیا و توشبوانی شێرپەنجە. دەستخۆشی لە بۆ ستاف قوتابخانە و بەڕێوەبەری قوتابخانە مستەر گۆران. بەڕاستی ئیشەکی زۆر جوانە، کارێکی مرۆییە. منداڵەکان لە ئێستاوە هەست بە مەسئولیات دەکەن کە لە دوا ڕۆژ بێجگە لە خوێندن پەرە بە بابەتتر بدەن وەکو ئەو ساڵاتێک کە ئەوڕۆ ئەنجامیدایە جێگای دەستخۆشیە. احنا صراحة نشجع هيك مواضيع على مود ندعم الأطفال يحسون بموضوع الإنسانية ونشجعهم منهم وهو صغار لحد ما يكبرون في سبيل دعم المرضى، ونشكر مدرسة بانسكو على هالفرصة الجميلة اللي ندعم بها الأطفال وكذلك مرضى السرطان. شكرا جزيلا لكم على هالحملة الجميلة. ئەمڕۆ ڕۆژی پێشەممە پابند بە ساڵنامەی خوێندنی قوتابخانەی بان هەستاین بە ئەنجامدانێکی ساڵاتی بەیەکسێڵ کە ساڵاتێکی مرۆیی ئینسانی مارکێتینگە. ئامانج بە لەو ساڵاتی قوتابی فێرە بازارکردن و مارکێتینگ بکەین و لە هەمان کات ئەو خواردانەی کە دێن بۆ ئێمە بیفرۆشینەوە و داهاتەکەی پێشکەشی نەخۆشان و هەژاران بکەین. دەستی قوتابیانی خۆشەویست خۆش بێ، دەستی پەروەردەکارانی بەڕێز خۆش بێ. سوپاس دەبۆ ئامادەبوونیان، سوپاس دەبۆ ستافی قوتابخانەی بان کە هەردەم پێشەنگە لە ئامادەکردن و پێشکەشکردنی ساڵاتی ناوادە. باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.